بەناوی خوای گەورە و میهرەبان لەو چەند ڕۆژەی ڕابردوو پرۆسەی هەڵبژاردنی پەرلەمانی عێراق بەڕێوەچوو. هەرچەندە ئێمە تێدا سەرکەوتوو نەبووین، بەڵام سوپاس بۆ خوای گەورە توانیمان لەسەر ئاستی هەرێمی کوردستان پلەی یەکەم و لەسەر ئاستی عێراقش پلەی دووەمی دەنجی سەربەخۆکان بەدەست بێنین و لەسەر ئاستی هەموو پارێزەکانی عێراقیش دەنگەکانمان زیاتر بێت لە 56 هاوپەیمانی و حزب و کاندیدی سەربەخۆ. بەڕێزان، ئێمە لێرەدا چەند ڕاستیەک دەخەینە ڕوو. یەکەم، ئێمەی سەرنەکەوتوو نابێت گلەی لە کۆمەڵگە و میلەت بکەین و شکستەکانمان بخەینە سەر ئەستۆی خەڵک، بەڵکو ئەوە ئێمە بووینە بە گوێرەی پێویست نەمانتوانیوە پرۆژە و پلان و بەرنامەکانمان بگەینە دەنگدەر و لە ئەنجامدا دەنجی کورسیەکمان بەدەست نهێناوە. بەڕاستی تاوانێکی گەورەیە ئێستا دەرنەچین و دواتر بڵین هەڵبژاردن دیزاین کراوە و ساختەکاری تێدا ئەنجام درراوە. بێگومان بێهیواکردنی خەڵک لە گۆڕانکاری بە بایکۆت و بە دەنجی پوچەڵ ئەگەر بەنیازێکی باشیش بێت لە کۆتاییدا لە خزمەتی دەسەڵاتدایە. هەرخودی دروستکردنی لیستێک بە دوورشمی تەوتین لە هەولێر پایتەختی هەرێمی کوردستان لووتکەی سەرکەوتنە. ئێمە لە ناودڵی هەولێر و هەولێرەکان دەژین، نەخاوەن هێزی چەکدارین و نە بارەگا و نە میدیا و نە تیڤیمان هەبووە و نە پاڵپشتی دەوڵەتان و حزبمان هەبووە. لەگەڵ ئەوەشدا توانیمان ئەو ئەنجامە باشە بەدەست بێنین لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق. هەر بۆیە پێمان وایە ئەزموونێکی سەرکەوتوو بووە و لە داهاتوودا بێگومان سودلەکەم و کورتەکانی دەبینین. سێم، ئێمە هەر لە ساڵی 2010ەوە خەریکی دروستکردنی بەرێشی جەماوەری فراوان و هاوپەیمانەتێکی دەنگە ناڕازیەکان بووین، بەڵام بەداخەوە هەموو جارێک شکستمان دەهێنا لەو ئامانجە گەورەدا، نەک تەنها لە نێوان هەموو حزبە ناڕازیەکان، بەڵکو نەمانتوانیوە هاوپەیمانێتێک دروستکەین لە نێوان دوو حزبی هاو ئامانج و خاوەنێک ئایدۆلۆژی. هۆکارە سەرچێکەشی دەگەڕاوە بۆ بەرژەوەنی تەسچی حزبە ناڕازیەکان و غرور و بەخۆزلزانین و بەکەم زانینی ئەوانتر. بۆیە ئێستا لەو هەڵبژاردنە بە تایبەتی لە سنووری پارێزگای هەولێر ڕوون بوویەوە کەوا ئەو جۆرە کارکردنە تەنها خزمەت بە دەسەڵات دەکات و لە زیانی دەنگە ناڕازیەکاندایە. بۆیە ئێمە ئێستاش دەستی هاوپەیمانی درێژ دەکەین بۆ گشت حزب و گروپ و کەسایەتیە ناڕازیەکان بۆ بەدیهێنانی ئەو ئامانجە گەورە. چوارەم، بەڕێزان، بە چاوی خۆتان دیتتان کەوا دەسەڵاتداران و میدیاکان و میدیا سێبەرەکانیان چۆن دژایەتی ڕاستە و خۆی لیستی تەوتینیان دەکرد. تەنانەت کارگەیشتە ئەوەی کەوا دەنگە بەدەساتوەکانیشمان لە میدیاکانی خۆیان بڵاو نەکەنەوە. ئەوە جگە لە تەشهیر و بوختان دروستکردن بۆمان. پێنجەم، زۆر سوپاسی تیمی هەڵمەتی هەڵبژاردنەکەمان دەکەین کە ماندوونە ناسانە و خۆنەویستانە لە ماوەی ڕابردوودا زۆر هیلاک بوون بۆ سەرخستنی پرۆژە و پلانەکانمان. هەروەها زۆر سوپاسی گشت ئەو ڕۆشنبیر و ناکبیر و ساڵاکوانانەی ناوەی هەرێم و دەرەوەی هەرێم دەکەین کە بەبێ هیچ بەرژەوەندێکی تایبەت پاڵپشتیان کردین. بێگومان زۆر ستایشی دەنگدەرانمان دەکەین لە دەنگدانی تایبەت و گشتیدا کە سەرڕای هەموو فشارەکانی سەریان جگە لەوەی کەوا دەنجیان داوە بەڵکو دەنجیشیان بۆ کۆ کردینەوە. لە کۆتاییدا دەڵێم هەڵبژاردن تەواو بوو، بەڵام قەیرانەکان نەک چارەسەر نەکراون، بەڵکو لە داهاتوودا بەداخەوە قوڵتر و زۆرتریش دەبن. هەر بۆی ئێمە لە هەوڵی گەیشتن بە پەرلەمانی عێراقدا بووین بۆ ئەوەی گشت ئەو قەیران و کێشانە چارەسەر بکەین و بمبڕی بکەین و بتوانین خەڵک لەو قەیرانانە دەربهێنین. بە دڵنیاییەوەش دەرنەچوونمان یەک تۆس قاڵساردمان ناکاتەوە لەو ڕێگەی کەوا گرتومانەتە بەر. وە بەڵێن دەدەم بە هەولێرەکان و گشت خەڵکی هەرێمی کوردستان لە داهاتوودا ڕابەرایەتی بەرەی خەڵک و موسەخۆرانی هەرێمی کوردستان بکەین بۆ ئەوەی بگەینە گشت ئەو ئامانجە پیرۆزانەی کەوا لە بەرنامە و پرۆژەکانی خۆمان دیاریمان کردبوو لە لیستی 247دا.